کەشوهەوا باراناویە کاتی گەیشتنی شاندێکی پەرلەمانی کوردستانە بۆ قەزای بەردەڕاش لەگەڵ گەیشتنیان لەگەڵ قایمقام و بەرپرسانی ئەو سنوورە کۆبوونەوە هێمن هەورامی جێگەری سەرۆکی پەرلەمانی کوردستان ئامانجی سەردانەکەی بۆ قەزای بەردەڕاش بە میندیاکان ڕاگەیاند وتی لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە بڕیارمانداوە کە ماوە سەردانی نووسینگەکان بکەین ئەمڕۆژ سەردانی نووسینگەی ئاکرێ و بەردەڕشمان کرد بۆ ئەوەی بزانین پەیوەندی نووسینگەکانمان لەگەڵ قایمقام و دامەزراوەکان لە چ ئاستێکدایە هەروەها داوای خەڵکی بەردەڕاش دەگەینە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەوەندەتان پێێنین لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئێستا لەوان بە بەڕێزانیشمان بەشێک لەو داخوازیانەی کە هەن ئێمە ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەکەین لەگەڵ بەڕێز پارێزگاریش قسەکەین لەگەڵ وەزیرە تایبەتمەندەکانیش قسەکەین کە بەپی دەرفەتی خۆیان مەیدانیان بێن سەردانی بەردەڕەش و ناوچەکەش بکەن بۆی لەگەڵ بەڕێوەبەرایەتی تایبەتمەندەکانی خۆیان بە شەکل و کێشانە چارەسەرکەن. هێمن هەورامی لە درێژەی قسەکانی وتی هەرێمی کوردستان بە قەیرانێکی دارایی گەورە تێدەپەڕێت بەڵام بە پێی توانە بەشێک لەو پرۆژانەی بەردەڕاش بە تایبەت نەخۆشخانەی بەردەڕاش هەوڵ دەدەین لەگەڵ وەزیری تەندروستی و لایەنی پەیوەندیدار قسەی لەسەر بکەین هەروە هەوڵ دەدەین پرۆژەی ڕێگای ڕۆڤیا دارەت و کەڵەکیش ئیشی لەسەر بکرێ. بابەتی تریش ڕێگەی ڕۆڤیا ئەوەی دارەت و کەڵەکە کە ئیشی لەسەر بکرێت و قسەمان کردو لەگەڵ وەزیری و داوادانکردنەوەش قسەکەین کە بتوانین بە پێ و بەرنامانی لەبەردەستیانە. دەنگی بەردەڕاش وەکو یەکەم ماڵپەڕ و دیجیتال میدیای سربەخۆی سنووری بەردەڕاش بە دوواداچوون و چاودێری جێبەجێکردنی سەرجەم ئەو بەڵێنانە دەکات کە شاندی پەرلەمان ئەمڕۆ بە خەڵکی ناوچەکەیاندا لە دەنگی بەردەڕەشەوە سەمیر سلەیمان بەردەڕاش.